کە باسەوە دەکەین پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ کورد و واروها چۆنێتی مامەڵەکردنی ئەو دەوڵەتە لەگەڵ ئەم دۆزەدا لە سیمینارێکدا وێنایی کورد لە سیاسەتی گشتی دەوڵەتی ئێران داخراوەتە ڕۆ هاوکاتیش کتێبێک لەو بارەوە بەناوی ئێران نامەوە بڵاوکراوەتەوە کە لەلایەن بەڕێز دکتۆر هەردی مادی پسپۆر لە مێژووی نوێی هاوچەرخ بڵاوکراوەتەوە و ئێستاش لە ستۆدیۆ بەیانی کورسات نیوز میوانە دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت بە خێرهاتی زۆر سپاس دیارە لە چوارچێوەی سیمینارەکەدا کتێبی ئێران نامە بڵاوکراوەتەوە دەکرێت باس لە ناوەڕۆکی ئەم کتێبە بکەین ناوەڕۆکەکەی باس دەچی دەکات کتێبی ئێران نامە بەرهەمی ئەو چەند ساڵەی من پێشەوە پسپۆڕیم لە بواری ئێرانایە ڕاستە بەتایبەت کورد و ئێران و دکتۆراکەشم تەرخانە بۆ سیاسەتی گشتی ئێران بەرامبەر بە کورد لە دەورەی پەهلەوی یەکەمە ئیتر لەو بوارەیە زۆرتر ینی تەوەری ئیشکردنم ئەوەیە حتا ئەگەر باسی وڵاتی تریش بکەم ئیلا بێڕەتێکەمەوە بینەوەکو جۆرێک لە لاتوە خوێنەوەکە و قوڵە لە ڕۆ ینی حەزەکەم لە بواری پسپۆڕی خۆما قسە بکەم مەگەر بمێن نەخسە لە شوێنی دراینا لەوە قسە بکەم و پێم وایە ئێران وڵاتێکی دراوسەیەکی ئەتاگەر ناچاریش بێ دراوسەیەکە و پێویستمان بە ئەوە هەیە ڕۆژان مامەڵی لەگەڵاکەین لە ڕووی کللتوری لە ڕووی سیاسی لە ڕووی حتا مەزهبی و ئاینیەوە وڵاتێک کاریگەری لەسەر ناوچەکە هەیە چ بە باشکردن بێ چ بە خراپکردن بێ ئەوە ینی تو ناتوانانی بێبەریکەیت ئەمریکایەک بیر لە ئەفریقا کاتەوە ئەبێ ئێمەش بیر لە دراوسەکانی خۆمان بکەینەوە پێم وابوو کێشەیەگەیە لەوەی کە لە ئێران ناسیایمە کێشەمان هەیە ئێران وڵاتێکە ڕاستە لە ڕووی سیستەمەوە وەکو وڵاتێک ناسرا و ئەندامێک لە تەوەیگرتوەکانە و نازەم چوارچێ و سیادە و سەروەری تایبەتی خۆی هەیە بەڵام تایبەتە لە ڕووی کللتوری و لە ڕووی سیاسی و لە ڕووی دستوریشەوە و خوێندکارانی ئێمە توێژەرانی ئێمە شرۆڤەکارانی ئێمە هەستم کرد کە کاتی خۆمە گەڕام بۆ کتێب بۆ نمونە لە 100 سەرچاو 20 سەرچاوەمان دەست نەکەوت بە کوردی لەبەرەوە پێم وابوو زۆفێکمان هەیە لە ئێران ناسیا من خۆم هەرچی شتەکانی تری نووسیم سوودم لە سەرچاوەکانی تری غێر زمانی کوردی وەرگرتووە پێویست بوو ینی خوێندکاری ئێمەش شتێکی لەبەردەستە ناڵم نییە بەڵام زۆر کەمە من خستومە سەر ئەو خەرمانە لەگەڵ هاوڕەکانی ترم کە پێش من کردویانە ئەو توێژەرە بەڕێزانە و ینی خەڵکانی تر کە ئیشی تیا کردو و حستم کرد بۆ ئەبدەیتێکی ئەوێ بەتایبەت سیستەمی سیاسی ئێستا ئێران کەمتر لە سەر نووسراوە پێشتر نووسرا لەسەر دەورەی پەهلەوی نووسراوە ئەم کتێبە لە خۆگری چوار بەشی سەرەکیە بەشێکی تەرخانە بە شیرازی سیاسی ئێران من مەبەستم لە شیرازە مەبەستم لە سیستەمی سیاسی و مەبەستم لە ئەو نۆرم و ئەو نەریتە باوانەیە کە لە سیاسەتی گشتی ئێرانە لە خۆی گرتووە بەشێکی تری پەیوەندی بە سوپا و دەستگاکانی نێو حکوومەتی ئیسلامی کۆماری ئیسلامی ئێرانە کە کاریگەرن لەسەر سیاستکردن و بڕیاردان و ئەوانە بەشێکی تری بەشداری خەڵکە لە ناو سیستەمی سیاسی ئێرانە تا چەندێک بەرداچە چەندێک حسابیان بۆ کرد چەندێک حسابیان بۆ ناکرێت بەشێکی تری پەیوەندی بە کولتور و سیاستەوە هەیە چۆن کاریگەر لەسەر یەکتر هەیە و باسی هێزی نەرمی ئێران کراوە کە چۆن بەکاریانە لە دەرو دراوسەکانە هەروەها بە نمونە بۆ نمونە یەکێک لەو شتانەی کە باس کراوە مەسەلەی جلوبەرگە کە لە سیاسەتی ئێرانە کاریگەری زۆری هەیە شۆڕشی بەدوای خۆیان بەرەمێناوە ناڕزایی بەرەمێناوە کۆمەڵی کردو بە دوو جەمسەرەوە حکوومەت و خەڵکی قسەتە دوو بەرەیە ئێسش ئەم دۆسێ زیینوە بۆ من لێ باسیەوە کراوەکە لە سەردەمێکە لە چک بە زۆر دراوە لابراوە بەسەر خەڵکە ئێستا بە زۆر درێ بەسەر خەڵکە هەردووکی بریتە لە پێشێلی ئازادی لە بەشی ئەخیرا باسی ئەوە کراوەکە ئێران و دراوسەکانی و هەروەها شۆڕشی ئیسلامی ئێران و قەیرانەکانی لە چیا خۆی بینێتەوە وردەکاریم قەیرانە بە پێی سەرچاوەکانی من بۆ نووسینی ئەم چوار فەسڵە دەستوری ئێرانە بە پلەیەکەم کەم حکوومەتێکی ئەساسی چکم باسی سیستەمەکەم هەروەها ئەو کتێبە ئەسیلانەیە کە ڕیوایەتی ڕسمی کۆماری ئیسلامی ئێران خۆی گێڕێتەوە لە دەستگاکانی خۆیەوە ینی هەوڵماوە زۆرترین سەرچاوی معتەبەری نزیک لە خۆیان بەکاربێنم لەناو ینی منە کۆڵە ئێران لە ناوەوە ئەلێەوە من سەری ناو ئێرانم کردووە بەڵام بابەتی کوردبوون لەگەڵ پێکهاتەکانی دیکەی ناو ئێرانە وەکو عەرەبەکانی ئەهواز وەکو بەلوچەکان وەکو هەرچەند بەڕ زمان فارسیش بن بەڵام ئەفغانەکانی ناو ئێران ئەم پرسەشم تایە زۆر لە زۆربەی بابەتەکانە باسم کردووە لە زۆربەی بەشەکانە ینی وەکو کوردێک ئەوە بەسەر ئێرانە فڕی بێت و سێری هەموو ئەو حەوزە گەورەی کردبێت چۆن بیری لە کورد کردێتەوە لێشە باسی کوردم کردووە و ئەوەشم قسەتە ڕوو لەگەڵ ئەوەیە هەندێ مەترسی هاوبەشی ئایندەیی کە لە ناوچەیە ڕۆیە ئەوش ئەوەیە کە مەسەرەن سەرهەڵدانەوەی داعش مەسەلەی تالیبان کە لە ڕۆژهەڵاتی ئێرانەوە سەری هەڵاوە هەروەها مەسەلەی داعش لە ئێران چۆن مامەڵە لەگەڵا کردووە ئەمانە بریتی بوون لەو بابەتان لە هەمووی گرنگتر لە چەند شوێنێکە باسی سیاستی ئێرانم کردووە بەرامبەر بە کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان و هەروە بە دوو شەق
بەشێکیشی بە دوو باڵ بەشێکیشی بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەمەی هەرێمی کوردستان هەڵشڕای توێژنەوەی ترە کە تەفاسیلتر باسم کردو بەڵام لێرە پوختەیەکم لێ دێرێناوە لێردان بەزان بە پێویستم زانی لێ باسیەوە کراوە کە ئێران لەگەڵ هەرێمی کوردستانە ئەو بەرزون زمیای لە پەیوەندیەکانە چی بووە کە ڕوبەڕووی بووەتەوە چ لە سەردەمی پەهلەویە چ لە سەردەمی کۆماری ئیسلامی ئێرانیش. باشە دکتۆر دیارە هەر وەکو لە سەرتاشەوە باست کرد لە ئێستادا ئەو سەرچاوانە زۆر کە من ئەمە دەکرێت وەکو سەرچاوەیەک سوودی لێوەرگرێ بە تایبەت بۆ خوێندکاران ئەگەر بینە سەر دیوەگشتەکەی و بە تایبەتی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان تا چەندە لە سیاسەتی ئێران شارەزانە بڕی لە ڕێگەی ئەو شارەزابوونەوە بتوانن جارێکی دیکە هەرێمی کوردستانیش سیاسەتی لەگەڵ بکەن. بەڵێ خۆی تۆ کاتێکە سیاستەکەی سیاستی گشتیمان هەیە سیاستی استراتیژیمان هەیە سیاستی ئایندەیمان هەیە و سیاستی ئانیشمان هەیە هەرێکەوە لەمانێ هەم لە ڕووی کاتەوە مودەکەیان جیاوازە هیانە 1 بۆ 5 ساڵە هیانە لە ماوەی ساڵێکە هیانە دوورمەدا بۆ 50 ساڵ تۆ سیاست بنیادەنیت کەم پێڵەن سیاستی مستقبلی و ئایندەی بەڵام سیاست استراتیژی بۆ 5 ساڵ سیاستی کورد مەودا ئانیە مەسەن لە ساڵە تا 2 ساڵ تا 3 ساڵ تا عمری کابینەیەکە پێم وایە ناسینی سیستمی سیاسی ئێران و جزئیاتی ناو ورد شیکردنەوەی ئەو مەکینە گەورەی کە ناوی سیستمی شیرازی سیاسی ئێرانە ئەبێن لەمە تێبگەین جا ئەتوانین ئێمە بزانین لەکوێوە بڕیار لەسەر ئێمە ئەدرێ لەکوێوە بڕیار لەسەر دراوسەکانی ئەدرێ و لەکوێ مامەڵ لەگەڵ توێ ئەکەن تۆ لەکوێ ئەم سیستەمەیە ئەتوانی یاری سیاسی بکەی لەکوێ ئەتوانی هەل بەدەست بێنی و لەکوێش ئەتوانی ڕوبەڕووی هەڕەشە بیتەوە لەکوێ ڕوبەڕووی هەڕەشە بیتەوە ئەمە بەناسینی سیستەم و شیرازی سیاسیەوە و هەروەها بەناسینی کللتوری سیاسی بێت لە وڵاتەیە ئێمە ئێران وەکو بەشێوە هاوبەشەکەی خاڵی هاوبەشی لەگەڵ هەمان شێوەی تورکیا دروست بووە هەمان شێوەی سووریا دروست بوو هەمان شێوەی عێراق دروست بووە ئێرانی ئەمڕۆ هەر وشەی ئێران بۆ خۆی وشەیەکە تازە بەسەر ئەو وڵاتەیە بڕاوە پێشەوە پێوتراوە قاجار پێوتراوە سەفەوی پێوتراوە ئەفشار زەند نازانم سەردەمێ دوورتر مەغۆلەکان نزیکەی 150 ساڵ زیاتر حکمی ئەو مانتیقیان خۆیان و ئێرخانەکان وشەی ئێران و دەوڵەتی هاوچەرخی ئێران بەشی هاوبەشی وەکم دەوڵەتن دروست بووە ئەم دەوڵەتانە بەداخەوە ینی مافمێحوەر نین مافتەوەر نین لەسەر ئەساسی وەکو چۆن وەکو تورکیا وەکو سووریا وەکو عراقی سەردەمی بەعس بۆ نمونە ئەوەنەی بیریان لای ئایدۆلۆژیایە لای پەرەپێدانی ئایدۆلۆژیەکانە ئەوەنە بیریان لای ڕازیکردنی هاوڵاتەکانیان نییە ئەوەنە بیریان لای بەشداری پێکردنی هاوڵاتەکانیان نییە جا تۆ جاری وا هەیە ئەتەوێ گفتوگۆ بکەی لەگەڵ وڵاتێکی وەکو ئێرانە ئەڵێ با من مەسەن ئەبێ زمانەکەم بە کوردی بخوێنم بەڵام بڕای من هەتا تێنەگەی لە کللتوری سیاسی و تێنەگەی لە دەستوری سیاسی ئێران ئەم هەوڵانە جگە لە جۆرێک لە شۆی ئینتخاباتی و جگە لە فریودان و جگە لەوەی کات بەسەر بدن لەسەر مێزی گفتوگۆ بە نەتیجەیەک ناگا چکە تۆ بێ لە دەستورەکە تێبگەی کە ئەم دەستوریان دەستوری ئێرانی لەسەر چەند ڕەگەزێکی سەرەکی دروست بووە یەکێ لەو ڕەگەزانەی بریتە لە مەرکەزگەرایی ناوەندگەرێتی کە ناوەندگەرێتی لەگەڵ وڵاتێکی فرەپێگاتیان ناگونجێت ئێران بەلوچی تایە کوردی تایە عەرەبی تایە ئەم وڵاتانی تایە کە ئەمانە بە زۆر لە جۆرە هەندێکیان بە زۆر لکێنراون هەندێکیشان بەشێک بوون لەو دەوڵەتە میراتی کە لە قاجاری پێشتر بۆیان ماوەتەوە ئەمە یەکێکە لە ڕەگەزەکانی پێگاتنی کللتوری سیاسی دەستوری سیاسی ئێران خاڵێکی تری سەرەکی هەڵشۆڕراوی دەستوری ئێرانی لێ هەڵشۆڕراوە بریتە لە مەزهەب یعنی ئەوان دینیش نا مەزهەب یعنی لە خواردینەوە مەزهەبی شیعی 12 ئیمامی بناغی دانەری دەستوری سیاسی ئێرانیان لە دەرەوەی ئەمانە تەمیز دروستە بێت ئۆتۆماتیک تەمیز دروستە بێت وەکو وڵاتێکە مەسەن پشت بە ئەگەر تەنها ئەگەر بۆ ڕوونکردنەوە بن وڵاتێک ئەگەر بڵێ من تەنها زمانی وڵات تورکیا وەکو تورکیا تورکە و تورک دانیشتی وڵاتن و تەنها بێت ئەمە کێشە دروستەکە بۆ گەلانی غێرە تورک لە ئێرانیشا چەند بەرامبەر ئەم زوعفە هەیە یەکیان لە ڕووی مەزهەبیە یەکیان ئەوەی کە وتم لە ڕووی ناوەندگەرێتیە لە ڕووی مەزهەبیەکەوەی کە تۆ بێت 12 ئیمامی شیعەبی ئەم جاپلەیەکی مەسەرەن ئێمە تۆ دقت بە لە شۆڕشی ئیسلامیان تا ئێستا یەک محافظی کوردی سونەمان نییە دانراوە هیچ وەزیرێکی کورددان هیچ وەزیرێکی بەلوچ دانراوە ئەگەر سونە بێت و بەلوچ بێت لە هەردوو ئاستەکەیە لیا مافی پێگاتەکان پێشە کراوە ناو سیستەمی سیاسی ئێرانە بەشێکی تری بناغدانەری تێگەشتن لە سیاسەتی ئێران بریتە لە ئەو مۆدێرن سازی و ئێران سازی کە لە سەردەمی ڕەزاشای پەهلەوی دەستی پێ کرد ئەو لەو سەردەمەوە هاتن فۆرمێکی تریان یا بە دەوڵەت پێشتر لە دەوری قاجارە مەسەر پێگاتەکان ئەیانتوانی بەشداریکەن بەڵام لە سەردەمی پەهلەوی بەدواوە فارسبوون کرا بە میحوەر زمانی فارسی کرا بە تەوەری سەرەکی زمانی سەرەکی دەوڵەت و لە خوێندن و لە دەستگای ڕسمی و لە میدیا و نەشریاتە هەروەها ئێرانگەرێتی کە فۆرمێکی فارس میحوەرەتیایە ئەلێوا
ئێرانچێتی بوو بە فۆرمێکی با و شکڵی سەرەکی ئەم وڵاتە ئەمەش هەل لە سەردەمی پێگاتنیەوە لە ئینقلابی سیوەمی سەی ئیسفەندی پێڵێن 1920 تا ئەمڕۆ ئەگەر چی پەهلەوی نەماوە بەڵام میراتەکەی هەرماوە لە ئێرانە دوو شۆڕش بەناوبووە یەکیان شۆڕشی ئیسلامی ئێرانە یەکیان شۆڕشی مەشروتەیە هەردووکیان بەداخەوە بەسەر پێگاتی کورددا شکاونەتەوە چونکە لە ڕووی مافی سیاسی بەشداری سیاسی کللتوری سیاسی زمانی کوردی شوناسی کوردی کە پارێزراوێت نسبەتێکی زۆر فراوان پێشل کراوە ئەم مافە و ئەمە خۆشیان دانی پیانێن نی خۆیان دانی پیانن کە ئەم وڵاتە پێویستی بە ئەبدێتکردنەوەیە بەڵام کێشەکە ئەوەیە تا ئەم دەستورە لەسەر ینی ئیش بەرکار بێت و ئیشی پێ بکرێت ناتوانانی هیچ تەغییرێک لە مافی مرۆڤ لە ئێران بکەیت چونکە پێشێری دەستورە یەکشتی ترم بیر نەچێت یەکێک تا ئەبەتمەندەکانی تری ئێران ئەوەیە کە ڕاستە هەڵبژاردن نەکرێت بەڵام سیستەمێکە نە سەرۆکایەتیە نە کۆماریە ئەمە یەکێک لە کێشەفەگاران زۆر زیاد بە هەڵا لی تێگەن مقارنەیەکەن بە ئەمریکا لەوێ نظامێکی ترمان هەیە کە ویلایەتی فەقیهە ئەمە بەرهەمی ئیبداعی شیعەیە لە سەردەمی ئایەت الله خومینیە ئەو تایە ڕێگەی سەرەکی ڕێبەری باڵای ئیسلامی ئێران یەکەم کەسە بڕیاردەری ئەوەل و ئاخرە و قسەکانی ڕاستەخۆ ئەتوان ببنە دەستوری ئێران یان لە سەر و دەستورەوە ڕێبەرمان هەیە ئەم ڕێبەرش لە دەستورە بە ڕێبەری موسڵمانانی جیهاندانە نەک بە تەنها بە ڕێبەری ئێران و هەروەها ئەبێ 12 ئیمامی شیعەش بێت ئەمان ئەو ڕێگە سەرەکیانە کە دەستوری ئێران و کللتوری سیاسی ئێران پێگەن تا لەمانە تێک نەگەی نازانی لەکوێوە بڕیار لەسەر تۆ ئەدرێت لەسەر تۆ ئەدرێت کەواتە تێگەیشتن لەم ڕۆوە کاریگەری دەبێت لەوەی کە چۆن سیاست بکەی لەگەڵ ئێراندا بابەتێکی دیکەی کە لە کتێبەکە باست کردووە سیاسەتی ئێران بەرامبەر بە کورد چۆنە لێستادا یاخود بە شێوەیەکی گشتی ئەگەر لە کۆنەوە هەتای سیر بکەین سیاستکردنی ئێران بەرامبەر بە کوردەکانی ڕۆژهەڵات و بەرامبەر بە هەرێمی کوردستان سیاستکردنێکی چۆن خۆی لە سیاستە ناتوانانی شتی جێگیرنی ئەوە زانشتەکە دنیایەکی زۆر دینامیک و متحرک و زۆر پڕ لە جوڵەیە بەشەوە ڕۆژە بارودۆخە گۆڕێ سەریەوە عراقەسی لە ماوەی مانگە کەچی لێ هاتووە بۆ ئێران هەندێک شتمانێ پێڵەن سەوابێت هەندێک شتمان پێڵەن گۆڕاوەکان بە نیسبەتی پێدانی مافی پێگاتەکانەوە وەکو ئەوەی وەکوونەتەوە بیان ناسێنی ئەمە لە دەستورە هیچ ڕێگە پێدراو نییە لە ئێرانە هیچ جگە لە گەلی ئێران جگە لە میلەتی ئێران بە فۆرمە فارسیەکەیەوە هیچ میلەتێکی تر بە ڕسمی نەناسراوە پێڵەن قەوم ئەوان وشەی قەوم وەکومانە عەرەبیەکەی نییە بەمانای ئیسنیک و عەشایری ئەوانەیەت یعنی گروپی خێڵەکی یا گروپی ئیتنی بۆ شێ وجودیانەیە دانی پیانێ هەیە بەڵام مادام میلەت نییە لە دەستور سیاسیەوە بەشداریان پێ ناکرێت جا کەواتە بۆیە سیاست لەگەڵ کووردا لە بەشە سابتەکەیە جێگیرە کە مافەکانی کورد لە ڕووی شوناس و لە ڕووی هەویە و لە ڕووی نەتەوایەتیەوە ئەوە نەدراوە بەڵام لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ سیاستە ئێمە دوو جۆر مامەڵەمان هەیە لەسەر ئاستی ستونی لەسەر ئاستی ئاسۆیی و لەسەر ئاستی ئاسۆیش دیسانەوە بەرزنزمی تێکەوێ لەسەر ئاستی ستونی وتم ئەوە جێگیر بوو لەسەر ئاستی مافەکان بەرامبەر بە کورد وەکو دانان بنێتەوە بۆ هەردوو پێگاتەکە کوی گوایە چ ڕۆژهەڵات چ لە باشوور چ بۆ بەڵام لەگەڵ باشوورە کەمێ دۆخەکە فەرقەکە چکە لە دەرەوەی خۆیەتی لە دەرەوەی سیستەمی سیاسی ئێرانەوەیە وەکو دراوسەیەک ئێمە چەند قۆناغێکمان لە دراوسێت لەگەڵ ئێرانە قۆناغێکمانەیە لە کاتی شەڕی ئێران عراقایە یعنی عفو پێش سەردای هەڵگیرستانی شۆڕشی ئیسلامی ئێران ئەوە کورد بەرامبەر بە شۆڕژ وەسایەوە یەکەم جا بەشداری کرد بەڵام دوایی بەوەی حزبەکانی ڕۆژهەڵاتەوە و حزبی دیموکرات و کۆمەڵە ئەمانە بەرەنگاری شۆڕش بوونەوە و شەڕێکی زۆر دوور درێژ و شەڕی سێ مانگە و چوار مانگە ڕوویە لەبەرەوە ئەوە پەیوەندی یەکەمی شۆڕشی ئیسلامی ئێران بوو لەگەڵ کوردەکان ئەڵبەتە شۆڕشی بە ئیسلامی زەکراوی ئێران چونکە سەردا شۆڕشی ئیسلامی نەبوو پاشتر بوو بە ئیسلامی کرا ئەوە یەکێکە لە مۆدلەکانی مۆدلێک تر مامەڵەیە لەگەڵ کوردستانە ئەو کاتە هەرێم نەبوو ئێمە مۆدلێک ترمانەیە لە ساڵی 1982 تقریبا دەست پێکا تا ساڵی 1992 ئەم مۆدل لەگەڵ هەرێمی کوردستانە پەیوەندی ئێران پەیوەندی هاوپەیمانێتیکی چەکدارانەیە یعنی هاوپەیمانێتیکی سەربازیان هەیە بێکەوە بۆچی چونکە دژمنی مشتەرەکیانە بوو کە بریتی بوو لە ڕژێمی بەعس و سەدام حوسێن ئەلەو فترەیە پەیوەندیکی دۆستانەی سەربازی وەکو دوو هاوڕێی چەکدار هەردووکیان پەلاماری دژمنێکی مشتەرەکیان ناوە لە شەڕی 8 ساڵەیە تا 1970 و دوای درێژەی و تا 92 لە ساڵی تا 91 لە ساڵی 92 تا 2003 پەیوەندی هەرێمی کوردستان بێت دیفاکتۆیەکی دانپێنراوە سەرەتا ئێران پێی خۆش نەبوو کە هەرێمێک دروست کرێ و عێراق بکرێ بە هەرێم چونکە ئەمە وەکو درمە وایە وەکو پەتا وایە بە وڵاتانی مرکزی لە هەر وڵاتێکی مرکزیە دراوسێکی بێ بە فیدراڵی وەکو پەتایەک لەویش هاوڵاتەکانی خۆی ئەترسن و ئەترسی ئەویش داوای فیدراڵی بکات بۆی حکومەتی ئێران
زانی کە ئەمە تاوا بۆتە ئەمری واقع و بە تایبەت مەسلەی پشتیوانی و درعی ئاسمانی بەسەر هەرێمی کوردستانە دروستکرا هێڵی 36 دروستکرا تورکیا و ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا هەمومان لەسەر خەت بوو کە ئەمە هەرێمە تا ڕادەیەک ئەبێ هەبێت وەکو دیفاکتۆ وەکو دەستور ناچ کۆگا سەڵام حوسێن هێشتا نەڕووخابوو لەو کاتە ئێران وەکو واقع مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانە کرد و ئێمە ئەبینین ڕۆڵێکی ینی دیاری بینی لە پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستانە و بگرە لە وڵاتانی سەرەتاییش بوو کە دانی بە هەرێمی کوردستان وەکو مامەڵە بەڵام دواتر لە شەڕی ناوخۆیان بین لێ ئەبێتە لایەنگر لە شەڕ ناوخۆیان ینی بەشێکە لە گەرمکردنی شەڕی ناوخۆ ئێران ڕاستە لە 1970 ئاشتی کردنەوە بەڵام لە تەخزیەی شەڕی ناوخۆیان هاوکار بوو نمونەی ئەمە پەیوەندی دووەم بوو ئەگەر یەک حەڵقەکە دوو تەسبیحەکە دوو ئەڵقەی ماوە لە ساڵی 2023 وەزعی عێراق گۆڕێ ئەو دژمنەی کە ئێران چەند ساڵە بەرامبەری وەسا بوو لە ساڵی 79 تا 2023 ئەڕوخێ سقوتی سەدام حوسێن ئاڵۆگۆڕی بەسەر پەیوەندی هەرێمی کوردستان و ئێرانە هێناوە ئێران لە کاتی ڕوخانی بەعسا ئەو کاتە پێویستی بەوە بوو کە شیعەکان ببنە حاکمی عێراق بەڵام شیعە لە عێراق خۆتان زانن یەکێکە لێ سێکوچکەکەی عێراق یعنی ئێمە کوردمان هەیە سونەمان هەیە شیعەشمان هەیە ئێران پێویستی بەوە بوو هاوپەیمانێکتر دروستکە کە هاوکاری شیعە بێ بۆی بەسەر سونەکان ئازاڵ بێت لێرەیە دوو بەرامبەر پێویستی بە هەرێمی کوردستان هەبوو ئەگەر جاران وەکو دیفاکتدانی بەرێمی کوردستان نابێ ئەم جارە زۆر پێویستی بە هەرێمی کوردستان هەبوو بۆ دوو مەبەست مەبەستێکیان ئەو بوو کە عێراق گۆڕاوە ئەگەر بێت و وڵاتێکی دژمن بێتەوە سەر دژمن لە دووکەوانە بەدیدگای ئێران بێتە سەر حکوم ئەوە دیسان ئەو کاتە بۆی هەرێمی کوردستان بچێتە پەنای ئەو دەوڵەتە بۆی هاوکاری لەگەڵ هەرێمی کوردستان هاوکاریەکانی دوو بەرامبەر کردەوە بە مەرجێک هاوکاری شیعە بن جاران بەیەکەوە ئیشیان کرد بۆ ڕوخاندنی بەغدا ئێستا بەیەکەوە ئیشەکەن بۆ بنیادنانی بەغدا بەڵام بەبۆن و بەرامەی ئێرانیانە ئەو یعنی چی یعنی حلفێکی کوردی شیعی دروست بکرێت تەوافقێک دروست بکرێت کە پێکەوە حکمی بەغدا بکەن بە مەرجێک شیعەکان سەرۆکوەزیران وەرگرن و کورد لەما لەگەڵ ئێرانە ینی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران پەیوەندیەکەی بردە پێشەوە بەردەوام بوو تا 2007 مەسلەی ڕفراندۆم و 16 ئۆکتۆبراتە پێشەوە سیاستەکە گۆڕانی مەسەڵە تا 2014 چونکە بە فیتی ئێران موچەی هەرێمی کوردستان بڕا ئەو کاتە بەڵام لە 2016 حەڤەیە گەشتەوە لوتکە دیسان وێسە پەیوەندیەکان تا ڕادەیەک پەیوەندی هودنەیە لەبەرەوەی حکوومەتی هەرێم لە دراوسێتێکی ناچاری و هودنەیەکی ناچاری لەگەڵ ئێرانە ئاژی دۆخی ناوخۆی ئێرانیش هەر ئەوە هەڵەگرەیە کە لەگەڵ ئێرێمە هودنە بێت ئێستا سیر ئەەکەی لە هەرێمی کوردستان هەم لە ڕووی گەشتیاریەوە هەم لە ڕووی تەندروستیەوە و هەم لە ڕووی هەندێک بابەتی سیاسی وەکو لە مێژەوە هەتا ئیسش باست کرد نزیک بوونەوەیان هەیە ئەمە وا ناکات کە ئێران ناچار بێت دۆستایەتی کورد بکە بەدڵنیایی من پێتەڵم لە ساڵ 92 کاتێک کە عێراق ئەبێتە با دیفاکتۆ ئەبێتە دوو بەش هەرێمی کوردستان و عێراق و لە ساڵی 2005 کە دەستوری عێراق ئەبێتە دەستوری هەمیشەیی باشە هەم دیفاکتۆ هەم دەستور عێراق بۆتە فیدراڵیەس بەڵام هەر سیستەمێک لە عێراقا جێگیر بێت عێراق هەر دراوسێ ئێرانە چ بۆ مامەڵەی ئابووری لەگەڵ ئێرانە چ بۆ مەسلەی گەشتیار هەم هەرێمی کوردستان ئەچێت بەرەو ئێران هەم ئێرانەکانیش یەن بەرەو هەرێمی کوردستان و بەرەو جنوب زائدەن پرسێک ترێک کە زۆر گرنگە بە نیسبەتی ئێرانەوە ئەویش پرسی وجودی مەزارگە پیرۆزەکانی عێراقا کە شیعەکان زۆر پێویستیان پێێتی بەشێکی زۆری ئەمان لە ڕێی هەرێمی کوردستانەوە داخڵە بن و هەندێک مەزاری تایە کە بە نیسبەتی ئێرانەوە هەم نەرمەهێزە هەم پرسێکی سەرەکیە کە ئێران دەستی لێ هەڵناگرێت نەک لە سەردەمی سەمی عوسمانەکانیشە بۆ یەکو دیفاکتۆ ئێران لەگەڵ هەرێمی کوردستانە ناچارە مامەڵە بکە و زائدەن بەشێکی تر سزای ئابووری لەسەر ئێران ئەم سزا ئابووریانە سەرەکی چەند وڵاتێک ئێمە هەشت وڵاتێکمان هەیە کە توان مامەڵگە ئێران بکەن ئەمریکا سزای خستە سەریان تەنیا وڵاتێک کە تا ئێستا ڕێگە درراوە کە مامەڵی لەگەڵا بکرد لەم ناوچەیە ڕێگە درراوە کە مامەڵی لەگەڵا بکات و بتوانێت ئاڵگۆڕی ئابووری لەگەڵا بکە ئاڵگۆڕی سامانە سروشتەکان و وزەی لەگەڵا بکە و هەروە گرێبەستێک لەگەڵا بکە هەرێمی کوردستان و عێراقن یعنی بۆیە ئێران پێویستی بەم دەواازەیە ئەگەر حتا کوردیشی لێ نەبێت هەر پێویستی بەم دەواازەیە بەڵام ئەکرێت ئێمە بیل لە پەیوەندیەکی تر بکەینەوە کە تایە شناسی کورد و پێگاتی کورد و مافەکانی کورد هەم لە ڕۆژهڵات و هەم لێرەش پارێزراوتر بن ئەم یاریەوە لە بکەن یاریکی براوە دروستکەین بە مەرجێک نەک تەرەفێ براو تەرەفێ دۆراو بێت ئەمە زۆر گرنگە ئێران ئەمەی دەرەک کردووە بەڵام هێزی کوردی و خطابی کوردی خطابێکی یەکگرتوونیە لەو بابەتەیە و بێ زیاتر بەتایبەت ئێستا لە عێراق زۆر پێویستی بە کورد هەیە ئەبینی ئەم 6 مانگە زۆر پێویستی بە کورد هەیە و هەروەها وروژانی پرسی پێگاتەکان لە ئێرانە زۆر چۆتە قۆناغی پێشترە و مزاهراتی زۆر بەردەوام لەناو ئێرانە هەیە بۆیە کورد دەتوانێت زیاتر لەمە پەیوەندیەکانی لەگەڵ ئێران ڕێکخاتەوە بە جۆرێک هەم مافی کورد و پێگاتە و شناس و ئەوانەی پارێزراوە بێکوونەتەوە هەم وەکو سیاسەتیش دوو دراوسین تازە ناچارین ئەگەر خۆشمان بێت ترشمان بێت دراوسین بەڵام ئەبێ لەسەر حسابی کوردبوون نەبێت
دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت بابەتەکە قسەی زۆرتر ئەڵەگرێ بەڵام کاتەکەمان هەر ئەوەندەیە زۆر سپاس بۆ دکتۆر هەردیمادی پسپۆر لە مێژووی نوێ و هاوچەرخ سپاس بۆ ئامادەبوونت.